یەکێک لەو دادوەرانەی لەبیر ناکرێن ئەم دادوەرەی شاری پانسڤیلا لە ویلایەتی ئۆهایۆ کە بە سزا سەیر و سەمەرەکانی نێوبانجی دەرکردووە لە نێو هۆڵی دادگاکە پیاوێکی بە تەمەنی هێنایە پڕمەپڕمی گریان. ئەمە ئەو کەسەیە کە دەبێت بیخەمە زیندانەوە چونکە هیچ کەسێک نابێت لە دایکی بدات. ئەمە گوناهێکی یەجگار گەورەیە، بەڵام کە گوێ لە کێشەکە دەگریت لە هەموو لایەکەوە هەستی پێ دەکەیت و دێتە ناخ و مێشتەوە لەوە دەگەیت کە ئەم مرۆڤە پێویست ناکات بند بکرێت. دایکەکەشی ئەوە ناخوازێت. لە هۆڵی دادگاکەش کەسەکە بە تەواوەتی ڕووخاو دایەگریان. هەستم کرد ئەو فرمێسکانەی ڕاستەقینە بوون. لەم دۆسیەشدا هەروە بوو بژارەیەکی تر هەبوو. ئەمەوێ ڕۆژی یەکشەمە بچیتە کڵێسا. لە دەرەوەی کڵێساکە بوەستی و هەر دایکێک هات پێی بڵێ ڕۆژی دایکت لێ پیرۆز بێت. لەوە گەیشتی؟ هەر کەس بێتە هۆڵی ئەم دادگایەوە بەردەوام ئەوەی لە خەیاڵایە دادوەرەکە جگەل لە زیندانیکردن بژاردەیەکی تریشی خاتە بەردەست. سزا سەیر و سەمەرەکانی چەکەنێدی گەلێکن جارجارە دەبێتە بابەتی میدیاکان. ئەم خانمەی کە لە ڤیدۆکەدایە تاوانەکەی ئەوە بووە سپرای بیبەری تیژی کردووە بە دەموچاوی کرێکارێکدا. بڕیارەکە یان زیندانیکردن بووە یاخود لە نێو دادگا هەمان شتی لێ بکەنەوە، بەڵام سپراکەی دادگا ئاوی سارد بووە. شاری پانسڤیل لە ئۆهایۆ شارێکی بچکۆلەیە، بەڵام دادگایەکی ناوازە. بڕیارەکانی ئەم دادوەرە کاریگەری بۆ سەر یاسادانەرانی ئەمریکا هەبووە. وەک کاری دادوەری ئەو دەرەنجامانەش لە بڕیارەکانم کەوتنەوە ئێستا بەپێی یاسا ڕێگە بە دادوەر دەدات بەدەر لە زیندان بژاردەی تر بخاتە بەردەم تاوانبار. بەڵام لە ڕابردوو ئەوە لە یاسادا نەبوو. نەخێر نەبووە، من کردم. ئەو ساش کە بڕیارێکم دابێت هە لە چوارچێوی یاسادا بووە. وەک دەگوترێت پیشەی دادوەری ئەرچێکی قورسە لە نێوان ئەو هەستەی تۆ مرۆڤێکی هاوشێوەی خۆت سزا دەدەیت. بەڵام لای چکێنەدی چی؟ لە سوچێکی ئەم دنیاە بیرڕای ئەم دادوەرە لەوەدایە بەبێ داخستنی دەرگا و بانکردن ڕێگەیەکی تری دۆزیوەتەوە بۆ سزادان و بەرپرسیارەتی. یەحیا بەرزنجی، دەنجی ئەمریکا، دادگای پانسڤیل لە ویلایەتی ئۆهایۆ.